بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 76. نواندنی هاوکێشەکان. لێرە لە لای ڕاست نووسرایە هێماکان بۆ نواندنی هاوکێشە. دوو هێمای بەکاردێنن لەو کتێبەی، یەکەچیان ئەو هێمایە، ئەوی دیش ئەو هێمایە. ئەوەی ڕاستیبی ئەمن ئەو دوو هێمایانم هەردووچیان زۆر پێ باش نییە، چونکە هیچ پێویست ناکە یەک ڕەنگبی هەردوو هێمایەکە و پێویستیش ناکە هەمان هێمای لەناو بیکە بە هێمای کۆ دەچی، لەبەرچ ئەو هێمای بەکاربیێنین لەبەرچ هەر تەنیا بازنەک بەکار نەهاتێ یان تەنیا چوار گۆشەیەک بەکار نەهاتیە. ئەو پێویست ناکە تێکەڵکەین لەگەڵ هێمای کۆکردنەوە ئەو هێمایە، بەڵام ئەو هایان بەکارهێنایە. ئەو هێمایە واتە ژمارە یەک، ئەو هێمایەش واتە پیتێکی نەزانراو. ئێستا کە زانیمان ئەو دوو هێمایە، ئەوجە نووسرایە هەردوو بڕەکانی لایەکانی هاوکێشە بەردەوام هاوتان. بێگومان ئەوەی دەزانین کە هاوکێشەمان هەبوو بڕەک لە لای ڕاست هەیە، بڕەکیش لە لای چەپ هەیە، هەمیشە هەردوو لە هاوتانە، بەهایەکەیان وەکو یەکە و دەکرێ نەزانراو هەر بەهایەک وەربگرێ کە هاوکێشەکە بەردەوام ڕاست بێت. واتە ئەگەر لێرە نەزانراوەکەم هەبوو پیتی س بۆ وێنە کۆد و ڕەنگە پیتی س بکاتە 3، ڕەنگە بکاتە 4 بە پێی کامە هاوکێشەیە. پاشان نووسرایە بۆ شیکاری هاوکێشە پێویستە نەزانراو بکەوێتە یەکلا. واتە ئەمن ئەگەر پیتەکەم هەبوو کۆ ژمارەیەک، پاشان لە لایەکەی دی بۆ وێنە ژمارەکەم هەبوو، بۆ شیکاری هاوکێشە پێویستە هەمیشە ئەو پیتە بە تەنیا بمینێتەوە لە لای ڕاست، واتە ئەو سێیە لە تەنیشتی نەبی بۆ ئاسانکاری، هەتا بتوانم هاوکێشەکەی شیکار بکەم. پاشان لێرە نووسرایە کاروان 16 تێنووسی هەیە. ئەو 16 تێنووسە لە جیاتی بنووسن 16 هێمایان دروست کردیە لێرە. ئەگەر بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 دانە هێما لە جیاتی ژمارە 16. ئەوە لە لای ڕاست. لە جیاتی هێمای یەکسان ئەو دیوارە دروست بووە، لەمابەینی ئەو هێڵە دروست بووە. لە جیاتی ژمارە 3 دانە لەو هێمای وە کۆیەکەشم هەر هەیە لێرە. لە جیاتی پیتەکەش ئەو هێمایە دروست بووە. ئەوەی ڕاستیبی هیچ زۆر باش نییە هێمایەکانیان، بەڵام ئیدی ئەو هێمایانیان وەرگرتیە. وە پیتی س ژمارەی تێنووسەکانی شوانە. گوتمان کاروان 16 تێنووسی هەیە لە لای ڕاست. شوان 3 تێنووسی زیاتری، ئەگەر شوان 3 تێنووسی زیاتری هەبووە، ئەو جە ژمارەی تێنووسەکانیان وەکو یەک دەبوون، واتە شوان کەمتری هەیە، بە 3 دانە کەمتری هەیە. ئەگەر تێنووسەکانی شوان کە نازانم چەندە جارێ کۆی بکەمەوە لەگەڵ سەی، ئەو جا یەکسان دەبی بە 16. کەواتە ئەگەر بمەوێ شیکار کەم، ئەو سێی لا دەبەم لێرە دەی بەمە لایەکەی دی، واتە یەکسانە بە 13 16 سێی لێ بڕوە 13. شوان 13 تێنووسی هەیە. پەپکە جەبریەکان بەکاربێنە بۆ نواندنی هەر بارێک پێویست بە کۆکردنەوە بکات. پرسیاری یەکەم: ویلیەم 2 خاڵی
پتری پێویستە بۆ گەیشتن بە ژمارەی خاڵی برایەکەی بەدەستی هێناوە کە 10 خاڵە. خاڵەکانی برایەکەی 10 دانەیە، ویلیەمیش 2 خاڵی پتری پێویستە، واتە کەمتری هەیە لە برایەکەشی 10 خاڵی هەیە. ئەوجا ئێستا بەهۆی ئەو پەپکە جەبریانە ئەمن ئەو هاوکێشەی دەنوێنم، کەواتە ئەمن ئەو هام دروست کردیە. لێرە 10 دانە هێمام هەیە، 1 2 3 4 5 6 7 8 9 10. لەلایەکەی دیش هێمایەکی پیتی نەزانراوم هەیە، ئەمن ئەو سەوزە ئەو کەسکە، ئەوەش بۆ ژمارەکانە لێرانە، کەواتە لێرە ژمارەکان لە لای ڕاست، لای چەپیش 2 کۆ پیتێکی نەزانراو، چونکە نووسرایە 2 خاڵی پتری پێویستە بۆ ئەوی بگاتە برایەکەی، کەواتە برایەکەی لە لای ڕاستە، ویلیەمیش لە لای چەپە. لێرە ئەوە خاڵەکانی ویلیەم کە جارێ نازانم چەندە، بەڵام 2 دیکەی ئەگەر هەبا دەیکردە 10 دانە. ئەگەر بمەوێ وەکو هاوکێشە بینووسم، دەینووسم ئەوها دەینووسم 16. لێرە دیوارەکە هەیە، ئەوها لە مابەینی لای ڕاست و لای چەپ، دەنووسم 16 یەکسانە بە 2 کۆ پیتی سێ. ئەگەر پیتی سێ دانێم، ئەگەر پیتی برایەکەی دانێم، واتە پیتی ب لە جیاتی برایەکەی، لە جیاتی ویلیەم ببوورن، چونکە برایەکەی 16 دانەی هەیە، یان 10 دانە بوو، لەبەر چ نووسیتم 16 نازانم. 10 دانە یەکسانە بە 2 کۆ واتە ویلیەم. ئەوەی ڕاستی بی نازانم لەبەر چ لێرە دەبی نواندنی هاوکێشە زۆر ئاسانە، پێویست ناکە لە پۆلی 7 خوێندکار ئەو شتەی بخینی، تەنیا دانانی هەندێک هێمایە و هیچی دینە، کەواتە زۆر ئاسانە. پرسیاری ب ماڵی نەشئەت 7 کیلۆمەتر دوورە لە قوتابخانە. دووری ماڵەکەی 4 کیلۆمەتر زیاترە لە دووری ماڵی ئەیهان لە قوتابخانە. واتە ئەگەر بمەوێ پەپکە جەبریەکان بەکاربینم، لێرە ئەمن 7 دانەم هەیە لە لای ڕاست، لە لای چەپیش 4 کۆ ئەو پیتە. ئەوە هاوکێشەکەم دروست کرد. ئەو 7 واتە دووری ماڵی نەشئەت لە قوتابخانە. ئەو پیتە نەزانراوەش دووری ماڵی ئەیهان لە قوتابخانە، کە نێزیکترە ماڵی ئەیهان لە قوتابخانە. ماڵی نەشئەت بە 4 کیلۆمەتر دوورترە. ئەگەر بمەوێ بنووسم زۆر ئاسانە، دەنووسم 7 یەکسانە بە 4 کۆ ماڵی ئەیهان. لە کاتی پێشبڕکێیەکی وەرزشی لە ئەنجامی باران بارین 5 ڕکابەر کشانەوە. تەنیا 3 کەس پێشبڕکێیەکەیان لەژێر باران تەواو کرد. هاوکێشەکە کوو نووسرایە پیتێک کەم ژمارە 5 یەکسانە بە 3. ژمارەی ئەو کەسانەی کە
کە بەشدار ببوون یەکەم جار پاشان پێنجیان کشانەوە تەنیا 3 کەس مایەوە کەواتە ژمارەیان چەند بوو؟ ژمارەیان 8 کەس بوو چونکە 8 پێنجی لێ بڕوە دەمینێتەوە 3. ئەوە تەواو بوو لاپەڕە 76 دەچمە لای لاپەڕە 77. پەپکە جەبریەکان بەکاربینە بۆ نواندنی هەر بارێک پێویست بە لێ دەرکردن بکات. ڕێکخراوێکی خۆراک ڕۆژی سێشەممە 10 بەشی دابەش کرد و 7 بەشی لا مایەوە. 10 بەشی دابەش کرد 7یش مایەوە کەواتە ئەوە مایەوەکەیە کە 7 دانەیە 10 بەشیش ڕۆیشت و چەند بەش هەبوو پێشتر جارێ نازانم نەزانراوە. ئەگەر بمەوێ هاوکێشەکەی بنووسم دەنووسم 7 یەکسانە بە پیتی کەم 10. ئایا کاتی خۆی چەند بووە هەمووی؟ دیارە 17 بەش بووە. 10 بەش دابەش کرایە یان 7 بەش دابەش کرایە هێشتاش 10 بەشی مایتەوە. یان 10 بەشی دابەش کرد 7 مایتەوە ببورن 10 بەش دابەش کرا 7 مایەوە. توانە 16 ماسی ڕاو کرد. هەندێ ماسی بچووکی فڕێدایەوە ناو ئاوەکە 11شی لا مایەوە کەواتە هەموو ماسیەکان بەیەکەوە 16 دانە بوون. 1 2 3 4 لەولایەش 4 4 16. هەندێکی فڕێدا ناو ئاوێ ئەو جا کە هەندێکی فڕێدا هێشتا چەندی لامایەوە 11 دانەوە 11 دانەیە کەواتە ئەوها دەنووسم 16 کەم واتە ماسی یەکسانە بە 11. ئایا چەند دانەی فڕێدایە ناو ئاوێ؟ 16 چەندی لێ بڕوە دەبیتە 11 16 پێنجی لێ بڕوە دەبی بە 11. شیکاری پرسیارەکە. کنێر 14 پارچە شیرینی دروست کرد. خوشکەکەی 2 پارچەی خوارد برایەکەشی 3 پارچەی خوارد ئەویش بەخۆی کنێر هەندێکی خوارد 8 پارچەش مایەوە 14 پارچەی دروست کرد کەواتە هەمووی لێرە 14 پارچەیە و برایەکەی ئەو 2 دانەی خوارد کەم 2 خوشکەکەی ئەو 3 دانەی خوارد کەم 3 بەخۆشی چەند دانەیەکی خوارد کە نازانم لێرە لە جیاتی پیتەکەی نازانم ئەوجە هێشتا مایەوە 1 2 3 4 5 6 7 8 کو دەنووسم هاوکێشەکەی دەنووسم 14 کەم 2 دیسان کەم 3 و کەم پیتی کنێر دەنووسم پیتی یەکسانە بە 8. ئەوە هاوکێشەکەی کە خوشکەکەی 2 پارچەی دەخوا برایەکەشی 2 پارچەی دەخواواتە بە هەردووچیان 5 پارچەی دەخۆن. ئەگەر 14 پێنجی لێ بڕوە دەکاتە 9. دیارە کنێر بەخۆی تەنیا 1 دانەی خواردیە لەبەر هەندێ 8 مایتەوە کەواتە پیتی یەکسانە بە 1 بەڵام پێویست ناکە شیکار بکەم تەنیا هێمایەکان بەکاردەین. بیر بکەوە و تاو توێ بکە. پێویستە چی بکەی بۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە؟
ئاگادار بە کە هەمان کردار لە هەردوو لە لای هاوکێشەکە ئەنجام بدەیت بۆ ئەوەی هاوسەنگی بپارێزی. هەتا بمەوێ ئەو هاوکێشەی شیکارکەم چونکە نووسرا بۆ ئەو لایەی پیتەکەی لەلایە واتە لای چەپ لێرە ئەو لایە وا بکە پیتەکە بە تەنیا بمینێتەوەتە ئەو سێ لێرە نەبی. ئەمن چ بکەم هەتا ئەو سێە بڕوە هەردوو لای هاوکێشەکەی کەم سێ دەکەم. کۆ سێ کەم سێ ببوور کەم سێ هەتا پیتەکە بە تەنێ بمینێتەوە تا ئەوها هاوکێشەکەی دەنووسم 16 کەم سێ لە لای ڕاست لە لای چەپیش کۆ سێ کەم سێ کۆ پیتی سێ. ئەوجا ئێستا 16 سێی لێ بڕوا دەمینێتەوە 13 لێرە لە لای چەپیش کۆ سێ کەم سێ دەبیتە 0 پێویست ناکە بنووسم 0 تەنیا پیتی سێ کەواتە پیتی سێ یەکسانە بە 13. زۆر زۆر ئاسانە. پێویستە چ بکەی بۆ شیکارکردنی ئەو هاوکێشەیە چونکە دەمەوێ کەم پێنج نەمینێ لە لای ڕاست تەنیا پیتەکە بمینێ. چ دەنووسم پیتی کەم پێنج کۆ پێنج هەتا نەمینێ کۆ پێنج لە لای چەپیش هەردەبی بنووسم سێ کۆ پێنج لە هەردوو لای دەبی کۆ پێنجی دانێم لەو لایە کەم پێنج و کۆ پێنج دەڕۆن لەگەڵ یەک دەبنە 0 تەنیا پیتی دەمینێ لە لای چەپیش سێ کۆ پێنج یەکسانە بە 8. شیکاری هاوکێشەکە پیتی یەکسانە بە 8. چۆن ڕاستی شیکارە دۆزراوەکان ساغ دەکەیەوە بۆ وێنە لێرە دەرچوو پیتی یەکسانە بە 8 دەچم لە لای ڕاست لە جیاتی پیتی لا دەبەم دەنووسم 8 کەم پێنج ئایا دەکاتە لای چەپیان ناکە ئەوها دەنووسم ئایا دەکاتە سێیان نا 8 کەم پێنج لە خوارێ دەنووسم یەکسانە بە 3 ئەو تەمەشای لای چەپ دەکەم ئەویش سێیە کەواتە شیکارەکە ڕاستە ئەوها ساغی دەکەمەوە. هەوڵ بدە پەپکە جەبریەکان بەکاربێنە بۆ نواندنی هەر هاوکێشەیەک. هەست دەکەم ئیدی پەپکە جەبریەکانم بەکارهێنا لێرە 2-3 ڕاهێنانی شیکار دەکەم ئەوانی دیش بەجێ دەهێڵم چونکە هەست دەکەم کاتەکی زۆری پێدەوێەوە زۆریش ئاسانە بەکارهێنانی پەپکە جەبریەکان. پرسیاری ژمارە 1 4 کۆ پیتی سێ یەکسانە بە 6 ئەوها 4 لێرە لە لای ڕاست ئەوە 4 کۆ پیتی سێ یەکسانە بە 6 ئەوە 6. پرسیارەکەی پاشی ئەو 3 کۆ پێنج یەکسانە بە پیتی 3 کۆ پێنج یەکسانە بە پیتی ئەوە پیتەکەیە کە نەزانراوە. پرسیارەکەی پاشی ئەو 5 کەم پیتی یەکسانە بە 9 ئەوە 5 کەم پیتی یەکسانە بە 9 ئەوە بەو جۆرەی وەکو دەبینن زۆر ئاسانە بەڵام کاتی زۆر دەوێ. دانیشم یەک ئەو پرسیارانە چاکەم کە زۆریش ئاسانن. دێمە لای هاوکێشەیەک بۆ هەر نواندنێک بنووسە
تەمەشای ئێرە دەکەم ئەوە ژمارە یەکە دەنووسم ژمارە یەک لێرە کۆ ئەو کۆی دەینمە خوارێ لێرە لە جیاتی ئەو هێمایی بە کەیف و خۆم پیتێک دادەنێم پیتی ه بۆ هاوکێشە یەکسانە بە ئەو دیوارە واتە یەکسانە بە لێرەش دوو ئەوە هاوکێشەکەم نووسی. پرسیاری سێزدە. پرسیاری چاردە ئەوە چوارە واتە چار کەم پیتی چدانێم پ یەکسانە بە دوو چونکە ئەوەش دووە. پرسیاری پازدە ئەوە پیتەکە بۆ وێنە پیتی ژ کەم چوار یەکسانە بە دوو پیتی ژ کەم چوار یەکسانە بە دوو. پرسیاری شازدە پیتی ش کۆ سێ یەکسانە بە پێنج ئەوە پێنج. پرسیاری حەڤدە ئەو پیتە بۆ وێنە ئەو ژمارانە دەژمێرم یەکەم جار شەش دانەیە ئەو پیتە جارانی شەش چونکە لێرە هیچ نییە دەبی بە خۆم بزانم ئەوە جارانە کەواتە شەش پیتی بۆ وێنە ژ بەڵام وا بزانم هەڵەیان کردێ لێرە هەز دەکەم هەڵەک هەیە چونکە ئەو دیوارەکە نیە یەکسانیەکە نیە کەواتە ڕەنگە ئەوە یەکسانی بی کەواتە وەمزانی پرسیارەکی قورسە کە بەڵام ئەوها نیە ئەوە لای ڕاستەکەیە ئەوەش لای چەپەکەی لە لای ڕاستەنیا پیتەکەم هەیە پیتی ژ یەکسانە بە شەش کۆ دوو لێرەش یەک دوو سێ چار پێنج شەش حەفت هەشت نۆ یەکسانە بە پیتی س کۆ سێ. هەر زۆر ئاسانن ئەو پرسیارانە کەواتە ئەوەش نواندنی هاوکێشە بوو بەهۆی هێمە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 76 و 77 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.